سڵاتان لەبێ خوێندکارانی ئازیز لە بەندی پێنجەمین سەردەمی دەوڵەتی عەباسی 132 بۆ 656 کۆچی لاپەڕا 154 بنەماڵەی عەباسیەکان پاش مردنی عەباسی کوڕی عەبدولموتەڵیب عەبدوڵڵا کوڕی کە لە هەمویان بەناوبان کردبووە لەگەڵ ئومەویەکان بە ئاشتی ژیاوە. پاش مردنی عەباس عەلی کوڕی لەلایەن ئومەویەکان ڕەوانی شارۆچکەی حەمیمە دەکرێت تا ساڵی 118 کۆچی لەوێ کۆچی دوایی دەکات. بەڵام عەلی کوڕی نانی عەبدوڵڵایە و یەکەم کەس دەبێت لەم بنەماڵێ ئارەزووی خەلافەت دەکات کە ئومەویەکان بەمە دەزانن زۆر بەتوندی دژایەتی دەکەن و ئازاری دەدەن. پاش هەوڵ و کۆشتێکی بێوچان عەباسیەکان توانیان نێر و دوژمنانی ئومەوی لەژێر دروشمی ڕازی بوون لە بنەماڵی محەممەد ڕوودی خوای لەسەر بێ لە ڕەضا من الله محەممەد صلی الله عليه وسلم یەک بخەن و دەوڵەتێک دامەزرێنن بە ناوی عەباسی کوڕی عەبدولموتەڵیب کە مامی پێغەمبەرە و لە ڕووی تەمەنەوە گەورەی بنەماڵەکە بووە. ئامانجی عەباسیەکان لەمەدا چی بووە؟ بانگێشتی عەباسی بزوتنەوەیەکی سیاسی بووە. مەبەستی سورەکیان لە یەکەم نەهێشتنی ئومەویەکان بووە، واتە لە ناوبردنی ئومەویەکان و هاتنەکایی دەسەڵاتی عەباسیەکان. دووەم نەهێشتنی جیاوازی لە نێوان عەرەب و موالیەکان و مسڵمانی غەیرە عەرەب، واتە ئەم جیاوازیە لە نێوان عەرەب و غەیرە عەرەبان نەمێنێت. سێەم پەیڕەوکردنی فەرمایشتەکانی قورئان و کردەوەکانی پێغەمبەر درودی خوا لەسەر بێ، واتە جێبەجێکردنی فەرمانەکانی خوا و پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ. بزانین دامەزراندنی دەوڵەتی عەباسی چۆنی بووە. فارس و کوردەکان تخمی سەرەکی بوون لە دامەزراندنی ئەم دەوڵەتە. زۆربەی ئەو تۆژانی کە بەڵکن ئەو بانگێشتەوە هاتوون چینی هەژار و فەقیران بوون کە ئامادە بوون بۆ هەر کارێک بێتە هۆی بەدیهێنانی ئاواتەکانیان. بانگێشتی عەباسی قۆناغی نهێنی، قۆناغی سەرەتا. عەباسیەکان بەمەستی بڵاوکردنەوەی بانگێشتەکەیان لە گشت وڵاتانی ئیسلام بانگەوازیان کرد، بە تایبەت جێگا دوورەکان لە ڕۆژهەڵاتەوە بە شێوازی جیاجیا. هەبوو بە ناوی بازرگانی یاخود بە ناوی سۆفیایەتی و هەندێکی تر، تاوەکو ئاشکرا نەبن و زەمینە خۆش بکەن و لەسەر پێ ڕاوەستن ئینجا ئاشکرای بکەن. ئەمە قۆناغی نهێنی. ڕێکخەری بانگێشتەکە ئەم کارە سیاسە لەلایەن ئیبراهیمی ئیمام کە ئیمامی گەورەیان بۆ جێبەجێ کراوە. لە سەرەتا بەپێی فەرمانەکانی ئیمام بە هیچ شێوەیەک ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئومەویەکان قەدەغە بووە، ئاشکرابوون قەدەغە بووە. هەر لەبەر ئەم هۆیش بووە ناوەڕۆکی بانگێشتەکە دیار نەبووە. قۆناغێکی ترمان هەیە دوای قۆناغی نهێنی، ئەویش قۆناغی ئاشکرایە، واتە بە شێوەیەکی ئاشکرا بانگەوازیەکەیان کردووە. زۆر بەڕێک و پێکی بانگێشتەکان ڕق و ڕیشیان لە ناو خەڵکدا کوتاوە و ژمارەیەکی زۆر لە خەڵک و لەگەڵیان کەوتن. ڕۆژ لە ڕۆژ پەرەسەندندا بوون. اینجا وای لێ هاتووە کە ئاشکرای بکەن، بەڵام بۆ بەدەست نیشانکردنی جێگایەک بۆ کارکردن پاش ڕاگۆڕینەوە و گفتوگۆکردن دەستنیشانی شاری مەڕۆ کرا بۆ ئەم مەبەستە، واتە شاری مەڕۆیان دیاری کردووە. و لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی ساڵی 129 کۆچی واتە 746 زاینی بانگێشتەکە ڕاگەیەنراوە. مردمی دووەمی عەباسی چاخی دەسەڵاتی تورکی 247 بۆ 334 کۆچی. ئەم سەردەمە بەدەست بەکاربوونی خەلیفە مونتەسر دەست پێ دەکات. لە ساڵی 247 کۆچی لەم سەردەما دەستێوەردانی تورکەکان بۆ کاروباری دەوڵەتدانان و لادانی خەلیفەکان دەست پێ دەکات. بۆ ئەم مەبەستە تورکەکان کوشتن و چاودەرهێنان و خەلیفەکانیان پیادە دەکرد. جاری وا هەبووە خەلیفەیان ناچار کردووە تا بەدەستی خۆی لادان بنووسێت چ بۆ خۆی چ بۆ یەکێکی تر. جگە لەم حاڵەتە تورکەکان لە نێوخۆشیان ناکۆکیان هەبووە. ئەم کارە تەنیایی و ئاسایشی وڵاتی شێوان بوو. مونتەسر لە 6 مانگ زیاتر نەیتوانی خەلافەت بکە.
لە بارودۆخێکی نادیاردا دەمرێت. سەرکردە تورکەکان دەستیان لە مردنی هەبووە. تورکەکان خاوەندە سەڵاتی ڕاستەقینە بوون وا ڕێککەوتن کوڕەکانی متەوەکیل نەکەن بە خەلیفە، بەڵکو هەوڵیاندا خەلافەت لە کوڕەکانی معتەسەم دەرنەچێت. پاش هاتنی مستەعین 248 کۆچی بۆ 252 کۆچی بارودۆخ جێگیر نەبووە، بۆیە بێزار بوو سامەڕای بەجێهێشتووە. چوە بۆ بەغدا، ژمارەیەک تورک و کاربەدەستی لەگەڵ بووە، بەڵام خەلیفە هیچی بەدەست نەبووە. تورکەکان کە بینیویانە خەلیفە سامەڕا بەجێ دەهێڵێت، هەستیان کردووە کە جێگەیان لەق بووە. هەوڵیان داوە ڕازی بکەن و بگەڕێتەوە، بەڵام ناگەڕێتەوە. تورکەکان کوڕەمامیان لە جێگەی دانەوە. بەم جۆرە مستەعین لە بەغدا و معتەز لە سامەڕا لە ئەکامدا شەڕ لە نێوانیاندا بەرپا دەبێت. هەردوو شار گەمارۆدران، لەبەر ئەوەی ژمارەی دانیشتوانی بەخا زۆر بوون، بەرگەی گەمارۆدانیان نەبووە. بەباشیان زانی کێشەکە چارەسەر بکەن و مستەعین ناچار کرا بەغدا بەجێ بهێڵێت و بچێتە شەهاری مەکەی پیرۆز. دەسەڵاتی بۆییەکان کە سەردەمی سێیەمی عەباسیە لە 334 کۆچی تا 447 کۆچی. بۆییەکان خەڵکی دەیلەم بوون، هەرێمێک کە دەکەوێت دەمپاشووری ڕۆژئاوای دەریای قەزوین لە باکووری ئێران. لە سەرەتای بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام بۆییەکان بەهۆی چیایی وڵاتیان نەبووە بە موسڵمان، تا دواتر ئیسلام لە نێوانیاندا بڵاو دەبێتەوە. عەباسیەکان توانیان ئەم هەرێمە بە وڵاتی ئیسلامەوە بکێنن، بەتایبەت لە سەردەمی ئەبوو جەعفەری مەنسوور 136 بۆ 158 کۆچی و لە سەردەمی هارونە ڕەشید 170 بۆ 193 کۆچی. ئەم وڵاتە بووە مڵگەی یەحیای کوڕی عەبدوڵڵای عەلەوی. توانی خەڵکێکی زۆر لە خۆی گەڵکاتەوە. مەترسی بۆ ڕەشید پەیدا کردووە. ترسان نەوەک جیاب بێتەوە، اینجا پێک هاتن لەگەڵ یەحیا بمێنێتەوە، بەڵام لەژێر ئاڵای عەباسیەکان. بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام بە فراوانی لەم هەرێمە دەگەڕێتەوە بە ساڵی 250 کۆچی بۆ 864 زاینی. حەسەن کوڕی عەلی چوە وڵاتی دەیلەم. 13 ساڵ مایەوە، توانی بیر و باوەڕی تا ڕادێک بڵاو بکاتەوە. پاش مردنی باری وڵات تێکچوو. ناکۆکی و ململانێ لە نێوان سەرکردەکان بووە هۆی پەیدابوونی بۆیهیەکان.